زایدن جلوبەرێک بە هەمان شێوە جلوبەرێک مثلا وەکو باسمان کرد سەردەم بە سەردەم یاخود بە قۆناغ جلوبەرێک گۆڕانکاری بەسەرایە. یعنی ناکرێ مثلا من وەکو ئەکتەرێک ئەمڕۆ دەور ببینم دەوری کارکتەرێک ببینم کە 20 ساڵ پێش ئێستا من هەم مێکاب و هەم ستایلی قژ و هەم جلوبەرگم هی سەردەمی ئەمڕۆ بێت. ئەمانە زۆر گرنگە. زۆر ئەمانە وردەکارین ئەکتەر خۆی ئەبێ سێرچی بکە، خۆی ئەبێ بە دوواداچوون بکە، خۆی ئەبێ ئیلتیزامی پێوە بێ. کاتێک کە ئەمانەی کرد نزیکتر ئەبێتەوە، ئاسانتر نزیک ئەبێتەوانێ لە خەڵقکردنی لە دروستکردنی کارکتەرەکە. سێهەمیان باری کۆمەڵایەتی ئەو سەردەمە، باری کۆمەڵایەتی ئەو سەردەمەی کە سکرینپلەکەی تیان نووسراوەتەوانێ. بەڕاستی باری کۆمەڵایەتی ئەو سەردەمەش زۆر گرنگە. یعنی ئەمانە زۆر گرنگە کە ئەبێ ئێمە سێرچی بکەین و بە دوواداچوونی بۆ بکەین. چونکە مەسەڵەن وەکو باسمان کرد سەردەم بە سەردەم هەم باری کۆمەڵایەتی، هەم جلوبەرێک، هەم زمان، هەم چۆنێتی مێکاب، هەم چۆنێتی جوڵانەوە، چۆنێتی پەیوەندیەکان لەگەڵ خێزانە، لەگەڵ دەرەوە، لەگەڵ ئەمانە هەمووی بەپێی سەردەمەکان چۆنەڵیت گۆڕانکاری بەسەرا هاتووە. بۆیە گرنگە ببخشن گرنگە ئەمە وەکو سەرەتای خوێندنەوە کاتێک کە قبولی ئەەکەیت کە قبولی ئەەکەیت ئەو کارە لەو کارەیە بەشداری بکەیت. ئەنجە دوای ئەوە یاینە سەر ئەبێ سیرکەن گفتوگویەکی کە ئەمانەت کرد گفتوگویەکی زۆر چڕ و قوڵ لەگەڵ دەرهێنەرا بکەیت. ئەمە یعنی بەڕاستی زۆر گرنگە بەتایبەت ئەگەر دەرهێنەرەکە تو کۆنتاکتێکی نزیکایەتیت نەبێ، مەسەڵەن ئەگەر لە نزیکەوە نەیناسی یاخود مەسەڵەن ئەوەی کە گرنگە بچی بەسەر ئیشەکانیا بچیتەوانێ، بەسەر کارەکانیا بچیتەوە بۆی بزانی ستایلی کارکردنی ئەو دەرهێنەرە ئەو ڕژیسۆرە بە چ ستایلی کارەکات ئەو بە چ شێوەیە کارەکات و زائیدەن بۆ ئەوەی کە ئەو نیقاشە قوڵەی ئەکتەر لەگەڵ دەرهێنەرە ئەمانە هەمووی کۆمەککردنە بە تۆ ئاسانتر لە کەسایەتیەکەت خەڵقی ئەەکەی. بەڕاستی یعنی کە ئەڵێم خەڵق یعنی ئەکتەر ئەرکی سەرەکی خالقکردنە، دروستکردنە، یعنی مەسەڵەن دروستکردنی ئەو کارکتەرەیە، یعنی هەتا قوڵ بینەوە لەو دروستکردنە، هەتا وەکو ئێمە هەتا قوڵ بینەوانێ باشتر ورتر ئەچینە ناو کارکتەرەکەوانی و ورتر هەنگاوەکانی کە دوایی ئەمە سەری بۆ هەیکەلی کارەکە و هەیکەلی کارکتەرەکە ئێمە پێویستمان بەم هەنگاوانەیە کە بیکەین. و لامان کاتە زۆر گرنگە پەیوەندیەکی جالب و پەیوەندیەکی هاوڕێیانە و گفتوگۆ هەبێت لەگەڵ کاستەکەیە. ئەمانە هەمووی پێش دەست بەکار بوون. یعنی ئەمە سیکە لەگەڵ کاستەکە ئەگەر تۆ گفتوگۆ هەبێ و ئەگەر نزیکایەتی هەبێت سیرەکەیت لە هەنگاوی کارکردنا وەکو خێزانێکت لێ کە تۆ بوویتە خێزانێک هەر هەموو بە ئاڕاگۆرینەوە بە نزیک بوونەوە هەرێکە یعنی بەو نزیکایەتیە کاتێککە تۆ کە ئەچیتە بەردەمی کامێرە طبیعی زۆر سروشتی مامەڵاکەی ئەمە زۆر گرنگە. یعنی لێرەوانی ئێمە ئەڵین بۆیە گرنگە پەیوەندیەکی هاوڕێتی و پەیوەندیەک و نزیکایەتیەک لەگەڵ کاستەکەیە هەبێت. ئەمانە وەکو سەرەتا بەڕاستی. ئەنجا ئێمە ئەگەر بینە سەر هەیکەلی کارکردن کە بەشی دووهەممە لە بابەتەکەم. هەیکەلی کارکردن مەسەڵەن هەنگاوەکانی یەکەم بەوە دەست پێ ئەەکەم ژیان لەگەڵ کارکتەرەکە. سیکە ژیان لەگەڵ کارکتەرەکە گرنگە. ئەکتەر من سەرەتا باسم کرد کە گرنگە وەختی هەبێت باری مەسەڵەن باری واقعی ئەو ئەکتەرە ئەبێ گونجاو بێت. بۆچی؟
چونکە لێرەوانێ من لێرەوانێ بە درێژی باسی یەکەم ژیان لەگەڵ چونکە ئەوە کۆمەکت ئەکات تۆ بەردەوام بژیت لەگەڵ کارکتەرەکەیە لەگەڵ ئەو دەورەی کەنواندنی ئەەکەیت ئەو ژیانە زۆر گرنگە بەردەوام ئەبێ لە زەهن تابێ ئیزافاتی بۆ بکەی بیری لێ بکەیتەوە تاواد لێبێ واقعی خۆت وردە دوور بخەیتەوە لەو نزیک بیتەوە لەو کارکتەرە نزیک بیتەوانێت کە تۆ ڕۆڵەکەی ئەبینی. طبعا بۆ نمونە مەسەڵەن ئەو نزیکایەتیە چۆن ئەو نزیکایەتیە و با بڵێن ژیان لەگەڵ کارکتەرەکە چۆن ئەتوانین ئێمە ئەو شیکاریە بکەین و چۆن بتوانین ئێمە ئەو خالقە و ئەکتەرە خەڵق بکەین ئەو کارکتەرە ببەخشن ئەو کارکتەرە خەڵق بکەین پێویستە بزانین چکارەیە ئەو با بڵێن کارکتەری کە ئەیبینی مەسەڵەن بۆ نمونە مەسەڵەن جوتیارە یعنی مەسەڵەن کاتێک کە تۆ لە ژیانی واقعا لەوانەیە هەر نەشت بینی بێت جوتیار لە زەوێکە چۆن کارەکە بۆ نمونە یعنی ئەمە گرنگە تۆ ئەبێ تۆ خەڵکی جوتیارێکەکەی ئەمە چۆن واد لێ ئەکات کە تۆ بتوانی بینەر کاتێک کە نیگای تۆ ئەکات تۆ خۆت نەبینێ جوتیارێک ببینێت ئەبێ ئەمە چۆنە یاخود مەسەڵەن دایکە یاخود دکتۆرە یاخود هەچ پیشەیەکی هەیە کارکتەرەکە هەچ پیشەیەکی هەیە بۆ نزیکایەتی ئێمە لە واقعا هەموو ئەمانە بوونیان هەیە مثلا لە واقعا بوونیان مثلا من نمونەم دکتۆر و دایک و جۆتیار بوو لە ژیانی واقعا ئەمانە هەن تۆ چۆنیت ئەو کارکتەرە کە وەکوتم دروستی ئەەکەیت بەلانی کەمەوە ئەبێ سەردانی جوتیارێک بکەین بەڕاستی ئەبێ بزانی جلوبەرگی چۆن لەبەرەکە جوڵەی چۆنە قسەکانی چۆنە مەسەڵەن کاتێککە پاچە کۆڵەکە بۆ نمونە کە پاچە کۆڵەکە ئەبێ یعنی مەسەن دەورەکەی تۆ وا پێویستەکە تۆکو جوتیارێک لە زەوێکە خەریکی یعنی ناکرێ بەڕاستی تۆ وەکو لە ژیانی واقعا بەرجوتیار نەکەوتوت و جوتیاریت نەکردووە وەکو ئەزمون تاقید نەکردوتەوانێ کەواتە پێویستت بەوەیە تۆ بچیتە لای جوتیارێک بچیتە لای جوتیارێک مەسەن نمونەشمان یعنی ئەوە ئاسانکاری بۆ ئەکات کە تۆ لێوی فێرە بیت ئەکرێ لەگەڵیشیا چەند مەسەڵەن فێرت بکە ئەمانە زۆر گرنگە یعنی لەوانەیە ئێمە کەمتر تا ئێستا بەو جۆرە هەوڵمان نابێت یاخود بەو جۆرە کارمان کرد بێت بەڵام ئەمە گرنگی خۆی هەیە گرنگی خۆی ئەم هۆکارانن کە تا ئێستا ئێمە تێر نابین بەڕاستی تا ئێستا ئێمە تێر نەبووین ئیشی کوردی تێری نەکردوین ئێمە ئەمانەمان وەلا ناوە بەمانەمان بەم جۆرە کارمان نەکردووە. دووهەم وەکوتم بۆ ئەوەی بۆ خەڵقکردن یەکەمەوە بوو ژیانی کارکتەرەکە چییە دووهەمیان سێرچکردن و گەڕان لە ژیانی واقعی کارکتەرەکە ئەمە زۆر گرنگە ژیانی واقعی کارکتەر هەتا تۆ وەکو ئەکتەر لە ژیانی واقعی کارکتەرەکە نزیک بیتەوانێ لە واقعی خۆت دوورەکەویتەوانێ هەتا لە واقعی خۆت دوورکەویتەوانێ تۆ زیاتر بینەرت قەناعەت پێکردووە کە ئەو تۆ خەڵقت کردووە ئەو کارکتەری کە تۆ نواندنی ئەەکەیت خەڵقت کردووە.